يريدون ليطفئوا نور الله دەیانەوێت ڕووناکی خوا بەفووی دەمیان بکوژێننەوە والله متم نوره خوای گەورەش نوری خۆی تەواو ئەکات هەرچەندە ڕەخنە لە ئیسلام وا لە دروشمەکانی ئاینی ئیسلام بگرن و پێیان ناخۆش بێ و گلەیی بکەن دینی خوا هەر سەرەکەوێت إن الإسلام بدأ غريبا إسلام سرتا هات كأولي بو غريب بو يك من كسب غمر خاص صلى الله عليه وسلم خيبو باشان خديجة خيزاني باشان أبو بكر هاولي باشان علي آموزاي باشان زيد كوري حارثة إسلام ليك كودسي بيكر ديستا زياتر لمليار يكو 500 مليون مسلمان لسر زويه والروج للروج إسلام قشاء أكاد وإسلام زياد أكاد إن الله زوى لي الأرض فرأيت مشارقها ومغاربها پیغمبر خدا صلى الله عليه وسلم دفرميت خوای گەورە زەوی بۆم هێنایەک کۆی کردەوە هێنایە پێشاوم ڕۆژهەڵات و ڕۆژئاوای زەویم بینی وإن هذا الدين لا يبلغ ما رأيت منها أم دينيش أقات أوي كوامن بينيوما ولقد صدق رسول الله صلى الله عليه وسلم پیغمبر خوا راستي کرد اسلام لبري ڕۆژهەڵات وەگەیشتە هند و سند و سنوورەکانی الصين ولبري ڕۆژئاوایشەوە اسلام گەیشتە ئەسپانیا کە وڵاتی ئەندەلوسە وەگەیشتە سنوورەکانی فەڕەنسا و پورتوغال بە کوێرایی چاوی دوژمنان و ناحەزانی ئیسلام و ئێستایش ڕۆژ لە ڕۆژ لە ڕۆژئاوا لە ئەوروپا مسلمانان زیاد ئەکەن و ئەو هەموو هێرشەی هێنرێتە سەر ئیسلام ئەو هەموو شەڕ و فیتنە و ئاشوبەی کە لەناو وڵاتی مسلمانانە بەرقەرار و بەرپا ئەکرێت بە ئاگری ئەوان و ئێمەش دەبینە سوتەمەنیەکەی هۆکارەکەی گەشەکردنی ئیسلامە بڵاوبوونەوەی ئیسلامە ئەوان لە ئیسلام ئەترسن بەڵام بەداخەوە هەندێک خەڵکی بێدین کاڵپام گێل گەوج هەڵخەڵەتاو لە ناو وڵاتی خۆشمان تووتی ئاسا بەبەغا ئاسا هەندێک ڕەخنەی نەیاران و ناحەزان و دوژمنانی دین بڵاو دەکەنەوە و لێرە و لەوێ باسی دەکەن نانوشانی ئەم خوتبەیەمان ماذا ينقمون من شعائر الإسلام ئەوانە بۆچی ئینکاری لە دروشمەکانی ئاینی ئیسلام دەکەن و ڕقیان لێ لەو چەند ڕۆژەی ڕابردووە و لە ماوەی پێشووشدا ئێمە و ئێوەیش بیستمان هەندێک لە مولحیدەکان هەندێک لە بێدین و بێباوەڕەکان و هەندێک لە خەڵکانی گومڕا و خەڵکانی نەفام و نەزان لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە کەناڵە فەضائیەکان هەروەها لە هەندێک لە کۆلکەمەلاکان و هەندێک لە بانخوازە گومڕاکان بانخوازەکانی سەحوەی ئیسلامی ئەوانەی پەروەردەکراوی قوتابخانەی ئیخوان بوون تا دوێنێ ئێستا دێن ڕەخنە لە ئیسلام دەگرن بنەماکانی ئیسلام هەڵاوەشێننەوە ڕەخنە لە فەرمودەکانی پێغەمبەری خوا دەگرن لە ئاەتەکانی قورئان دەگرن گاڵتەیان بە بنەماکانی ئیسلام دێت تشکیک دەکەن گومان دەخەنە دڵی مسلمانانەوە سەبارەت بە بنەماکانی ئیسلام دروشمەکانی ئاینی ئیسلام ئاەتەکانی قورئان فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم